ئەوان ماندوون بەڵام دەرونیان ئاسوودەیە. دوای نزیکەی مانگێکمانەوە لە سەفەری ماڵی خوا دوجار حاجیانی سنووری سلێمانی لە ڕێگەی فڕۆکەخانەی سلێمانیەوە یەکەم کاروانیان گەیشتەوە هەرێمی کوردستان. خۆشحاڵن دوای سەفەرێکی پڕ لە ئارامی گەڕانەوە نێو کەسوکاریان. حاجیانی ماڵی خوا دەڵێن حەجێکی بێ گرفتیان ئەنجامدا و نزاشیان بۆ ئارامی کوردستان و یەک ریزی گەلی کورد کردووە. لە هەردوو لای مرتاحین، لە هاتنەوەش و لەوێش هەر زۆر مرتاح بووین، لە هاتنەوەش دڵخۆش بووین زۆر. والله دوعام بۆ هەموو میلەتی کورد و بۆ هەموو گەنجێکی کوردستان و دوعام بۆ هەموو گەنجی کوردستان کردو. ئەوە یەک خوای گەورە لە هەموو بەڵایەکی بیان پارێزن. دوعام بۆ هەموو کوردستان کردووە، دوعام بۆ ئەولادی خۆم کردو، بۆ ئیمانم کردووە، چ دوعایەک چاکە کردو. دوعامان کردی خوایە حکومەتێ سەربەخۆمان بیوە، بۆ کۆم عالەمە عالەمێکمان بیوە، دەوڵەتێکمان بیوە، ڕزگار ببین، ئەمە بینمان یعنی لە سەتا بڵێم 95 ڕەنگەیە درۆ نەبێ گشتی ئەو دوعایە کردی. ئەوانە کەسوکاری حاجیانن بە تامەزرۆیەوە لە دەرەوەی فڕۆکەخانە چاوەڕوانی شاد بوونەوەن بە کەسوکاریان بەبێ گوێدانە بەرزی پلەکانی گەرما زیاتر لە 2 کاتژمێر چاویان بە ئاسمانەوە بوو تا نیشتنەوەی فڕۆکەکە و دواتر شاد بوونەوەیان بە حاجیان. بەڕێبەری فڕۆکەخانەی سلێمانی دەڵێت 418 حاجی لە یەکەم گەشتدا گەڕانەوە و بڕیارە بە 8 قۆناغیش سەرجەم حاجیان لە ماوەی هەفتەیەکدا بگەڕێنەوە هەرێمی کوردستان. بەپێ ئەو خشتەی کەوا بە دەست ئێمە گەشتووە تەنها بۆ 3 ڕۆژی داهاتوو خشتەکانیان ناردووە، هیوادارن لە کورتترین ماوە ئەوانی کەشمان بەدەست بگات و حاجانی بەڕێز بە سەلامەتی بگەڕێنەوە ناو کەسوکاری خۆیان. ئەو حاجانی کە لێرەوە سەفەریان کردو حاجەکانی بەشێک لە گەرمیان و بەشێک کەرکووک و سلێمانی و بەشێکیش لە ناوچەکانی تری هەرێمی کوردستانەوە لێرەوە سەفەریان کردووە. ساڵانە لەگەڵ هاتنی مەوسیمی حەج ژمارەیەکی زۆر هاوڵاتی هەرێمی کوردستان بە مەبەستی زیارەتی ماڵی خوا سەردانی عەرەبستانی سعودیە دەکەن و ساڵ لە دوای ساڵی ڕێژەی ناو تۆمارکردن زیاتر دەبێت. بەپێی ئامارەکانیش ئەمساڵ ژمارەی حاجیانی کوردستان 5469 حاجی بووە و بڕیارە بە 8 قۆناغ بگەڕێنەوە هەرێمی کوردستان. ڕەمی عوسمان کەناڵی ئاسمانی پێام سلێمانی.